زانایانی ئاینی و بەشێک لە هاوڵاتیان دژی بانگەشەی ژنان بۆ ڕاگررتنی باڵانسی جێندەری و وشەی جێندەر ڕژاونەتە سەر شەقام و ناڕزایەتی دەردەکەن. ئەوان دەڵێن لە ژێر وشەی جێندەردا هاوڕەگەزخوازی حەشاردراوە. واقعاً لە سروشتا لە بینی ڕەگەزەکانە جیاوازی هەیە بەنێو یەکسانی و مافی ئافرەتەوە ئەم جاکاریە و باتایبەتی بە کۆمەڵایەتەکان و نەریتە ئیسلام و مسلمانەکان لێرە کە بڵێ تێک بشکێنرێ یان بڵێ لاواز بکرێن کەس بکرێ ئەوە ترسی ئێمەیە. وشەی جەندەر کێشمەکێشێکی قوڵی لەسەر ئاستی هەرێم دروست کردووە. زانایانی ئاینی هاوڕەگەزخوازی بە بەشێک لە جێندەر لێک دەدەنەوە. ڕێکخراوەکانی ژنانیش دەڵێن جێندەر پەیوەندی بە هاوڕەگەزخوازیەوە نییە و بە هەڵە لێکدانەوەی بۆ دەکرێت. جێندەر پەیوەندی بە مافی ژنەوە هەیە نەک هاوڕەگەزخوازی خەڵک بە هەڵە لە جێندەر تێگەیشتووە. جێندەر مافی ژن ئەو ژنانەی کە ڕۆژانە ئەکوژرێن و ئەوەتانە نەک هاوڕەگەزخوازی و خەڵەت لی تێگەیشتووە. پیاوانی ئاینی تووڕە و نیگەرانن. ژنانیش ناڕازین لە پێشێرکاریەکانی بەرامبەریان. هەردوو لاش سەنگەریان لە یەکتری گرتووە. ئەگەر لە دوایە جێندەر هەر باسکردن بواە لە مافەسیاسی و کۆمەڵایەتەکانی ئافرەت بە دڵنیایەوە ئەو کاردانەوە جیهانیانەی بە شوێنەوە نابوو شکالە گەورانەشی دروست ناکرد کە لەسەر ئاسی دنیا دروستی کردووە. ڕاستە ئێمە پێویستمان بەوەیە کە چەمکەکە لە ناوەندە ئەکادیمیەکانە زانستیانە پێناسە بکرێتەوە و بناسێنرێ. لە میانی کێشمەکێشی نێوان پیاوانی ئاینی و ڕێکخراوەکانی ژنان بەشێکیتر لە هاوڵاتیان پێیان وایە ئەم هەڵایی لەسەر جێندەر دروست بووە تەنها بۆ سەرقاڵکردنی خەڵکو لە بیربردنەوەی مافە بنچینەیەکانە. دڵشادە نوێرە، دەنگی ئەمریکا، گەرمیان.